پاسەوانە دەسەڵاتدارەکان و دوو قسەی خۆش و ناخۆش ڕاستیەکی نێو لالەزار بە زمانی ئاماژە. زۆر سەیرە پێشتر پاسەوان بوو بێتی دواتر بە تەکلیفی زەلامێک پلێکت پێدرابێت کەچی ئێستا پچیت هەمان ئەو بەرپرسەت دەستگیر بکەیت کە ئاها خواخوات بوێنەیەکی بۆ فەیسبووکەکەت لەگەڵدا بگریت. لەوە ناخۆشتر ئەوەیە کە تۆ هیچ نیت کەسیش حسابت بۆ ناکە فەیسبووکەکەشت 20 هاوڕێت لایە کەچی پرۆفایلەکە دەکەیت بە ئاڵا وێنەی سەرۆک و ئەنووسیت بژی سەرۆک حەملەکە سەرکەوتوو بوو. ئاخر هەی بەدبەخت کاتی هێرشەکەی سەر لالەزار تۆ خەوتە بوویت خەوت بە نانسی عەجرەم و لایەکی جەهەنەمەوە ئەبینی بە زەنگی تەلەفۆنەکەت هەڵسای دەویش خاوەن قەرزەکانت بوون پێیان دەوتی ئەو پارەیە بێنەوە هەی ڕست. لەمانەش زۆر ناخۆشتر ئەوەیە کە تۆ ڕۆژێک بۆ پاکردنەوەی زێرابی لالەزار چووبیتە ژوورەوە و ئێستا کە هاردەکانەکەنەوە وێنەکانی تۆ یەکەم وێنن کە دێنە سەر شاشەی لاپتۆپەکە و نازانیت لە بەردەم لیژنەکەیە چۆنیان تێ بگەێنیت کە وەڵڵاهی بیللاهی بۆ کاری سیاسی و هەواڵگری نەچویت و تەنها ویستوتە بەریان بی. مەبەستم ئاوەڕۆکەیانە. جا تۆ واز لەمانە بێنە مەسخەرە بازیەکە ئەمەیە. تۆ مامۆستای زانکۆی دەرسی فەلسەفە و مەدەنیەت ئەڵێیتەوە ئەندامی سۆسیال دیموکراتی عالەمیت هەموو دروشمەکانت ئەرخەوانی و ناسکن بەڵام بۆ بەدبەختی جەماعەتی لالەزار هاتوویت لەم کاتە هەستیارەیە پرۆفایلەکە و کردووە بە دەبابە کە بەسەر شەقامەکانە درفتیە کرد. لا حەولەوەلا. ئەمەش قەینا من داخی ئەوەم لێت ئەو ڕۆژە بە توێتە یارسەکەمەوە دام بەسەر مۆتەیەکی سەرجادەکەیە بۆ نەکبەتی من مرورێک لەو کاتەیە بینیم یەکسەر و 10 بەجە 40 دانە هەزاری بۆ نووسیم کەچی ئەو بەیانیە دەبابە لەسەر لا ناقیلە و مدەڕعا لەسەر باری پانی درفتیانە کرد و پاشۆیان بە ئامێرەکانیان ئەسوڕان لە ڕاقیترین گەڕەکی سلێمانیا دەی خوا ئاگای حالی یەک مرور نەبوو بێرە بڵەبەری چاو کلیپێوەیە کوڕە کلیچی تەلاقەکەی بارانبەک کەوت بێ لەو کاتەیە مەسوولی مروریش لەوێ بووایە گولەیەکیانە خستە باوەشی لە بەهەشتا وەسڵەکەی وەربگرێتەوە. واز بێنە کاکە با قسە نەکەم تکایە. دەی باشە ئەمانە خەفەت نین بەخوا خەفەت ئەوەیە کە تۆ بۆ درۆزیەکانی سووریا کە سمێڵیان تاشرە گریا بێت و لەم وەزعی ئەتککردنی سلێمانەیان نقەت لێوە نەهات بێ. ئەمە کارە ساتە. یان تۆ ڕۆشنبیریت خانەی هزری و شتت هەبوو بێت و لە هەموو کاسێکا کەوچک بوو بێتی و پەلامار بە هەموو شتێکا بکەی کەچی دەبابە و ناقیلەکان نەبینی و بە قودرەتی قادر ئەوانت وەک سیارێ بکوزاوە هاتۆتە بەرچاو.